ئامانجمان لە کردنەوەی خولی هاوینەی منداڵان ئەوە بوو کە قوتابیان و فێرخوازان بتوانن بێن لە سنتەرەکەی ئێمە فێری هونەری مۆسیقا و هونەری وێنە کێشان و فێربوونی زمانەکانی ئینگلیزی و کوردی و عەرەبی بن بۆ ئەوەی کاتێکی زۆری هاوین بە خۆڕایی نەڕوا و سوود لەو کاتە وەرگرن و بەهرەکانیان ببوژێتەوە گەشە بکات. من ئەمڕۆکە زۆر خۆشحاڵم کەوا بۆ ساڵی دووەم توانیمان خولێکی مۆسیقا بکەینەوە. لە کۆتایی خولەکەدا توانیمان کۆمەڵێک منداڵی بەهرەمەند دەستنیشان بکەین لەم خولەیە کە بە شێوازێکی زۆر ئەکادمی و زۆر زانستیانە توانیان فێری مۆسیقا ژەنین بن. اما مشوري صباغيات كان صباغي السيارانه وقال لك سياره بو ما تنجيك مثلا طخاكي بيت تشتكي بيت طخاك بيتشيك بيت اون درجه بيت اون دعامي بيت مثلا بيشتمل ابي صبغي بو قال لك ما ظننا كان شكون هديت حد يبي صبغ كي بفرط اني هيك ترى بخداني قال لك سيارتين بو ما انفحصت كان شيء مثلا سياره قطعه صبغ تدها بيت جال خاك تدها بيت دعامي بيت على البور تعديل كلي بيت محمد بيجي بخداني. قدام حداد تعديل تكتن هنا رديت مرة ممكن ساحكيني أنجا كذا جارة سيارتي ندفيري عم ساحكيني بهو إشكالة كابتن شدفا حتى درست كتن تين دفيري أمجك معجينة كينو سقلت كينو أساسي للدينو صبغة درجة هيك تشتكلاو يعني هاويني تشترش اجضبسطاني أم سيارة صبغ كينو. باخی گشتی مێژوویەکی دێرینی هەیە ئەتوانم بڵێم لە پێش پەنجاکانەوە دامەزراوە بە تایبەتی ئەو کات باخەوانێک بە ناوی مام ئەوڕەحمان ئیشوکارێکی زۆری تیا کردووە خزمەتێکی زۆر چاکی تیا کردووە بگرە ئەتوانم بڵێم لەو نەمامە سەرەتایانەی کە نێژراوە ئەو دەستی تیا بووە و هەر لەو کاتەوە باخی گشتی بۆتە جێگەی با بڵێن جێگەی سەردانی زۆرێک لە هاوڵاتیانی شاری سلێمانی بە تایبەتی بۆ خوێندکارانەی کە شوێنوڕێیەکی باش بوو بۆ ساییکردن بۆ یەکتر بینین و ئەمە پەرەی هەندووە بە تایبەتی کە لەبەرەوەی لە چەقی شارایە خەڵکێکی زۆر ڕووی تێدەکا. باخی گشتی دروست کرا لە ناو شاری سلێمانی هەر ئینسانەکە ڕۆکاتان بازار و هیلاکە بێ پێسی بە حەوانەوە هەیە ڕۆکاتان شوێنە گەشتیانە و شوێنێکی فێنکۆ هادیە بۆ حەوانەوە تقریبان وەڵی بە هەموو هەموو ئینسانێک پێویستەکە هەموو شوێنێک پارێزگاری لێ بکات بە پاک و تەمیزی هەوڵدانە شوێنێکە کە ڕوتێکرد بۆ حەوانەوە ئەگەر بە پاک و تەمیزی بمێنێتەوانە شوێنێکی ئارامە و دڵڕفێنە.